پێغەمبەری خوا فەرمێ کە مانگی ڕەمەزان دێ چوار شت هەیە بەڕاستی چوار خەسڵەتی خێری ئەم چوار خەسڵەتە خێریە ئومەتەکەم ئەبێ بەڕاستی ئاگایان لێ بێ دوانیان خوا لە خۆتان ڕازیەکەن پێی دوانیشان بەڕاستی ئێوە خۆتان محتاجن پێی قەت بەڕاستی بێحتاجن دائیم پێویستان پێێتی ئەو دوانەی کە خوا لە خۆتان ڕازن زۆر شایەتومان بێنن ئەشهەد ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمد رسول الله زۆر کەلیمەی تەوحید دووبارەکەنەوە دووەمیشان زۆر بڵن ئەستەغفر الله زۆر داوای لێخۆشبوون بکەن چونکە ئیستیغفار و داوای لێخۆشبوون کلیلی ڕزگاریتانە مایە عیزەتانە مایە ڕەزامەندی پەروەردگارتانە ئەو دوانەی کە پێویستانە کە قەت بێئیحتاج نابن لێی ئازیزان ئەوەیە کە زۆر داوای باش بکەن و پێغەمبەر ئەفەرمێ ئەگەر داوای باشتیشان کرد داوای فیردەوسی ئەعلا بکەن زۆر پەنا بگرن بەخوا لە ئاگری دۆزەخ لە خراپی دۆزەخ لە ترسناکی دۆزەخ ئەم چوارە پێغەمبەری خوا ئەفەرمێ ئومەتەکەم پێویستیانە ئەو دوانیان خوا لە خۆتان ڕازیەکەن ئەم دوانەیشان بەڕاستی بۆ خۆتانە و بۆ سەعادەت و بەختەوەری قیامەتی خۆتانە